بەڵێ هەر سەبارەت بە گرنگی کۆڕبەندی داڤۆس گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆریا لەگەڵ سەرۆکی دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی لە واشنگتۆن لەگەڵمانە. دکتۆر ساڵتان لەبێ و کاتتان باش. دکتۆر شەف باش تو بخێرەتیش بۆ کوردستان 24 54مین کۆڕبەندە ئابووریە داڤۆس یا جیهانی، ینی گرنگیاوێ چاوە دبینی ji بۆ جیهانێک و dibin nav û nîşanên serjin û avadankirin yan bunyatnana باوەریەیە di navbera gelan û dewletan de. بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. هیچ پرسیارێک سەبارەت بەوە نییە کە داڤۆس زۆر گرنگە و گفتوگۆی زۆر گرنگی تێدا بەڕێوە دەچێت و لە سەرانسەری جیهان بەتایبەت دەربارەی ئابووری و گۆڕانی کەشوهەوە تاکەشێت کە زۆر گرنگە و زۆر جێی سەرنگە کاتێک سەیری هەر جۆرە کۆبوونەوەیەکی داڤۆس دەکەینەوەیە کە دەبینین هەستێکی هاوبەش هەیە، هەستێک هەیە کە کێشە هەن پێویستیان بە چارە سەرکردن و پێویستیان بە چارە سەرکردنە. لە ڕوانگەی من وەکو خۆم دەمەوێت کۆنفرانسی داڤۆس بە شێوەیەک ببینم کە بە شێوەیەکی ئەرێنی سەیری دۆخەکە دەکات، جگە لەمە بەر شێوەیەک بیت ئەو گفتوگویانەی کە دەربارەی چەند بابەتێک دەکرێن بە تایبەتی هەڵاوسان پێدەچێت کە گفتوگۆی ئەرێنی بن و گفتوگۆی زۆر دەربارەی ئەوە بکرێت کە چۆن بتوانن لە ساڵانی داهاتوودا هەڵاوسان کەم بکەنەوە. گفتوگۆ دەربارەی داهاتەکانیش دەکرێت لە نێوان چینی خەڵکی لە نێو وڵاتان و لە سەرانسەری جیهاندا لە هەمان کاتشدا دەربارەی گۆڕانی کەشوهەوە گفتوگۆڕێ زۆر بات دەکرێت و خۆپیشاندان کراوە لە سەرانسەری جیهان، بەڵام کاتی زیاتری پێویستە بۆ ئەوەی بیر لە کێشەکان بکرێتەوە. بەڵێ دکتۆر، کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس بێگومان باسوخواسی زۆر تیاکە سەبارەت بە ئابووری جیهان و بەشێکی ئابووری جیهانیش پێوەستە بە وزەوە لە دنیادا. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەو کۆڕبەندە بەشدارە. هەرێمی کوردستانیش سەرچاوەیەکی گەورە و گرنگی وزەیە ئێستا لە جیهاندا. دەتوانرێت چی بکرێت لێەوە، چ بۆ داهاتووی هەرێمی کوردستان، چ بۆ دابینکردنی وزە لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتانی دیکە؟ من بڕوام وایە کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە کوردستان لە زۆر بابەتی تایبەت بە نەوت بەشدارەوە. کوردستان هاوپەیمانێکی زۆر باشی ڕۆژ ئاوایەوە، ئەمەش سوودێکی زۆر باشی هەیە بۆ هەموو جیهان. ئەوەی کە سەرۆک وەزیران پێویستە بیکاوە ئەو لەوێ بۆ قسەکردن لەگەڵ سەرکردەی جیهانیان پێویستە جەخت بکاتەوە، فشاریان بخاتە سەر بۆ ئەوەی بەغدا و تورکیا و ئێرانیش دادگای جیهانی پێویستە جەخت بکەنەوە و سەرنجیان بخەنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن ئازادی بدرێت بە کوردستان. کوردستان پێویستی بۆ ئازادیە بۆ ئەوەی وزە پێشکەشی جیهان بکاتە وزەی کە هەیە سەقامگیری ئابووریەی کە کوردستان پێویستێتی بێگومانەوە ئەو کاریگەریانێک کە ئەمە دەیبێت بێگومان لەسەر هەموو ناوچەکە و تەواوی جیهان دەبێتن. من بڕوام وایە کوردستان ڕۆڵێکی سەرەکی هەیە لە وزەی جیهانی. باشە دکتۆر، یعنی ئەف جۆرن کۆڕبەند و مێتینگان کۆبڕێوە دەچن دەرفەتەکن یان مەحفەلەکن ji بۆ پەرەپێدانە پەیوەندیان سیاسی بن، دیبلۆماسی بن، ئابووری بن. تایبەت بۆ هەرێما کوردستانی تو چاوت بینی ji بۆ گەشەپێدانە پارا دیبلۆماسی di nava wan کۆڕبەندانە دا؟ تۆ 100% ڕاستی. ئەم جۆرە لووتکانە هەلێکی زۆر باشن بۆ گفتوگۆی دوولایەنە کە هەرێمی کوردستان و وڵاتانی دیکە بتوانن قسە لەسەر چەند بابەتێک بکەن. ئەمە هەلێکیشە بۆ ئەوەی بتوانێت هەرێمی کوردستان و سەرکردایەتی هەرێمی کوردستان دەتوانن فشار لە سەرکردەی وڵاتانی دیکە بکەن بۆ ئەوەی پێیان بڵێن پێویستە چی ڕووبدات لە نێوان بەغدا و هەولێردا، لە نێوان ئێران و لە نێوان
تورکیادا پێویستە چی بکرێت و چی ڕوو بدات ئەم بوونی ئەمە هەلە بۆ ئەوەی دابنیشن و قسەی ڕوبەڕوو بکەن و گفتگۆ دەربارەی هەموو ئەم بابەتانە بکەن ئەمە باشترینە هەلەوە زۆر گرنگ دەبێت بۆ ئەوەی ئەم گفتوگۆ دوو قۆڵیانە ئەنجام بدرێن بە شێوەیەکی فراوانتر دەتوانین بڵین کە وڵاتانێکی زۆرمانە هەن لە پانێڵەکان بەشدار دەبن و گفتوگۆی فراوانتر دەکرێت و من بڕوام وایە ئەم جۆرە گفتوگۆیانە دەتوانێت کوردستان بتوانێت لە بابەتی زۆر فراوانتردا ڕۆڵی هەبێت ئێمە قسە دەربارەی سەقامگیری ناوچەکە دەکەین و ئەمە هەلێکی زۆر باش دەبێت. بەڵێ ئێستا ڕێڕەواویەکانی جیهان بەشێکی زۆریان مەترسیی زۆریان لەسرە بەهۆی هێرشی گروپە چەکدارەکانەوە کە ڕێڕەوی ئابووری گەورەی جیهانن دافۆس دەتوانێت چی بکات بۆ ئەمە؟ من بڕوام وایە کە لە ڕوانگەی کوردستانەوە سەبارەت بە وزە هیچ پرسیارێک نییەوە هیچ دوودڵنیەک نییە کە پێویستە چەند کارێک بکرێت چەند تێوەگلانێک هەبێت سەبارەت بە بۆڕەنەوتیەکان لە ڕێگەی بۆڕینەوتی جیهان کە خاڵێکی سەرێکی هەرێمی کوردستان بۆ ناردەکردنی نەوتووە جگە لەمەش ئێمە قسە دەربارەی تەواوی ناوچەکە دەکەین ئەمە هەلێکە کە دەتواندرێت سەرکردەکانی ناوچەکە و سەرکردەکانی جیهانیش دەتوانن قسە دەربارەی چەند بابەتێکی زۆر گرنگکەن لەبارەی جیهان و هەماهەنگێکی هاوبەش بۆ ئەوەی بتوانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ هەموو کێشەکان و ئاسایش و سەقامگیری ناوچەکە بپارێزرێت بۆیە ئەمە هەلێکی زۆر گرینگە کە وڵاتان بتوانن گفتوگۆ دەربارەی زۆر شت بکەن و کار دەربارە زۆر شت بکەن چونکە ئەوان دەیانەوێت ببنە بەشێک لە چارەسەر و نانێ ببنە ئامانج لەلایەن لایەنەکانی دیکەوە بۆیە دەتوانین بڵێن ئەمە ئامانجێکە دەتوانن گفتوگۆ بکەن و هەڵ بدەن هەموو بەیەکەوە کۆ بکرێنەوە. دکتۆر ناونیشانە بێجارەیە کۆربەندە ناونیشانێکی gelekê giring û balkêşe yê serençrakêşe ku ser ji nû avedankirin yan bunyadnaneva baweriyê di navbera gelan da di navbera dewletan da di navbera cîhanê bi şêweyekê giştî yanî di pênce û çaremîn korbenda Davos da wê bikarbin vî navnîşaneyê ji ser kaxezê bikene emrê waqe. من بڕوام وایە کە متمانەیەکی زۆر هەیە بۆ ئەوەی بتوانین پشت بە وڵاتێک ببەستین ئەمەش پشت بەوە دەبەستێت کە ئەم کێشانە چین و ئێمە قسە دەربارەی چی دەکەین هەموو وڵاتێک ئەجێندای خۆی هەیە و بڕوایان وایە کە دەبێت کار بۆ وڵاتی خۆیان بکەن بەڵام ئەوەی کە من دەیبینم متمانەیەکی زۆر هەیە لە گفتوگۆ دیبلۆماسیەکان لە نێوان زۆربەی وڵاتاندا و من بڕوام وایە کە تێک ئەمانە ڕوودەدان بێگومان کێشە دەرەکیەکان کاریگەریان دەبێت و تۆ گروپانت هەن کە لە دەرەوەی وڵاتی تونە بە شێوەیەکی دیاریکرا و ڕەنگە هێرش بکەنە سەرت و ئەمە شوا دەکات متمانەکەم بێت بەڵام ئەگەر سەیری بارودۆخە بکەین جگە لە چەند وڵاتێک وەکو چین کە دەبینین چەند ڕێکەوتنێکی کەشوهەوای هەیە زۆربەی وڵاتان لەو بڕوایەدان و زۆربەی وڵاتانێکە ڕۆژهەڵاتاندان نەکەر هەمویان بەڵام زۆربیان کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن هەمان بیرۆڕیان هەیە و هەمان دۆخیان هەیەوە دەیانوێت بکەنە ڕێگە چارێک بۆ ئەوەی دۆخەکە باشتر ببێت بۆیە وڵاتانی وەکو ئێران دەبینین و هەندێک جار تورکیاش با هەمان شێوە بە شێوەیەکی گشتی ئەگەر قسە لەسەر دۆخەکەم بکەین ئەم وڵاتانە بە شێوەیەکی دیاریکراوە بە شێوەیەکی گشتی پەیوەندی دوور و درێژ و پەیوەندی باشیان ناکرێت ئێمە ئۆکرانیا و رووسیا پشتگوێ بخێن چین و تایوان وە پشتگوێ بخێن و ئەو شەڕێکەیە لە نێوان ئیسرائیل فەڵەستینەکان لە غەزە ناکرێت ئەمانە پشتگوێ بخرێن بەڵام جیهان شوێنێکی زۆر فراوان و مەزنە سەرڕای هەموو ئەم ململانێ و کێشانە زۆربەی وڵات تان و زۆربەی جیهان لەسەر هەمان بابەت کۆکن و لەسەر هەمان پرس کۆکن کاتێک ئێمە باس لەوە دەکەین دەمانەوێت هەموو لایەنەکان بگەڕنەوە سەر هەمان بابەت و چارەسەرکردنی ئەو دۆخیانە نابێت ئێمە وێنە گەورەکە لەبیر بکەین. بەڵێ دکتۆر کەوا بێت دەتوانین بڵین لە دافۆس
کە خۆی کۆڕبەندێکی ئابوووریە گرنگە قسە لەسەر سەقامگیری بکرێ بۆ پێی کە تا سەقامگیری نەبێ ئابووری ناتوانێت بەرەو پێش ببرێت. ئەمە دروستە. ئەمە ڕاستە ئێمە پێویستیمان بە سەقامگیریە من هەمیشە دەڵێم سەقامگیری بەر لە ئاشتیە هەم کەسێک ئاشتی دەوێت بەڵام بەر ئەوەی ئاشتی بێتە ئاراوە تۆ پێویستیت بە سەقامگیریەوە هیچ دوو دڵیەک نییە کاتێک قسە دەربارەی چەند پرسێکی دیاریکرا و چەند کێشەیەکی دیاریکراو دەکەین کە ئێمە دەتوانین بەیەکەوە کۆ ببینەوە و هەروەها بتوانین بە شێوەیەک لە شێوەکان سەقامگیری بێتە ئاراوە من دەمێت قسە دەربارەی هەمان بابەت بکەمەوە کاتێک باسی نەوتی هەرێمی کوردستان دەکەین ئەگەر ڕێکەوتنێکە بێت لەسەر نەوتی هەرێمی کوردستان سەقامگیریەک دەبێت لە هەرێمی کوردستان وە لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچەکەشدا سەقامگیریەک دەبێت بۆیە دەبێت سەرنجمان لەسەر کێشەکە بێ و چەند کێشەیەکی دیاریکراوە کە گرنگە بەلای ئێمە و بەلای جیهانەوە ئەو کاتە ئێمە دەتوانین سەقامگیریمان لە جیهانە بێت کاتێک قسە لەسەر بابەت و لەسەر کێشەکان دەکەین گرنگن ئەم کێشانە بەڵام بە شێوەیەکی دیاریکرا و هەندێکیان لەبەرەی پێشەوەی کێشەکان نین پێویست هەندێک کێشە لە پێشوەندێکتر بن ئێمە وزەمانێ هەیە هەڵاوسانمانێ هەیە ئابووریمان هەیە بە شێوەیەکی دەکرێت و دواتر دەتوانین چاو لە دۆخەکانی دیکەش بکەین کە دەزانین گۆڕانی کەش و هەیە و چەند بابەتێکی دیکەشن کە ئێستا لە سەرانسەری جیهان هەن. زۆر باشە بەڕێز دکتۆر ئێڵێ گۆڵد سەرۆکێ سازیا گۆڵد ji بۆ استراتیژیە نێودەوڵەتی لە واشنگتن ئەمریکات گەلماوی گەلێکی سوپاس دکتۆر. سپاس.